بیکەن بە خاتری خوا. ڕۆژێ لە شوێنێکەوە ئاهاتم گەنجێکی بەڕێز، گەنجێکی بە ئەدەب سەری کردە ناو سەیارەکەمە. ئەمە بۆیە بۆتان باس ئەەکەم ئەگەر ئێوە ئەمەتان کردووە دەست هەڵگرن. سەری کردە ناو سیارەکەوتی مامۆستا 3 ساڵ بۆ 4 ساڵە دڵم بە کچێکەوەیە. واللهی مامۆستا هەتا هەڵگردن ئەتوانم بیبم، والله هەتا زینا ئەتوانم لەگەڵیا بیکەم، بەڵام حسبەتەن لیلا واللهی حەز ئەەکەم ببێتە هاوسەرم. ئافرەتێکی داپۆشاوە عاقڵە ڕێکوپێکە ئەیناسم ماڵێکی شەریفن، واللهی دەیان پیاوی وەک جەنابتم ناردووە باوکی ئەڵێ والله بیدەمە براکەی نایدەمەت. ئێ باشە تۆ ئەگەر هات و ڕۆژێ لە ڕۆژان ئەم کچ و کوڕە عەقڵیان بەرەوشتی خراپ ڕۆیشت و کچەکەتی برچی ئەەکەی قورچوو ئەەکەیتە سەر خۆتە. واللهی گەنج هەیە تەلەفۆنی کردوڵێ مامۆستا داوای کچم کردووە 4 ساڵ 5 ساڵە هەتا ئێستا نام دەنێ، واللهی خەڵک لە لای من ئیش ئەکا، واللهی ئەگەر پیاوێکی خراپ بم ماڵەکە هەتک ئەەکەم، بەڵام وەکو پیاو لە دەرگەکەیان ئەدەم باوکی وەکو پیاو نامداتێ. ئەی مامۆستا چاری من چییە؟ بڕۆم هەڵی بگرم بیبەم لە مەحکەمە بە زۆر مارەی بکەم و چاوی بنە ماڵەکەی شۆڕ بکەم؟ ئێمە ئەم قسانە ئەگا بە ئێمە بۆچی بۆتان باس ئەەکەین؟ بۆ ئەوەی شتەکان نەچێ بەرەو خراپتر، بۆی ئافرەتێکی داما و کە سوکارەکەی لە خۆڕایی نەیکوژن. چکەم تۆ لە ڕۆژی قیامەتا خوالێت خۆش نابێ بە ناوەی شەرەفەوە کچەکەت بکوژی. لە کاتێکا کابرا لە زانکۆ کچەکەتی ناسی وەکو پیا و جارێک و 2 جار و 3 جار و 10 جار هاتە داوای نەدا پێیت. چوویتە ڕقا جەهالەت و تەعەسوبی عەشایری گرتی خۆخوا و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وای نەفەرمووە، ئەفەرمێ من تەرضەونە دینەه وەخولوقەه. منیش لەگەڵتم ئەگەر گەنجێکی مەشروب خۆر زیناکار و داوێن پیس هاتە داوای کچەکەت ئەتوانی بڵێ کچم ئەگەر ڕازیت بەم ماڵە فەرموو ئەو کوڕە بەدڕەوشت و بێڕەوشتە نابێت تۆ خێزانی ئەو بیت. بەڵام ئەگەر گەنجێک هات نوێژەکانی ئەکرد ئەهلی خەیر و سەلاح بوو کچەکەشتی ناسی بوو، خۆ ئەگەر ئێمە لە عەشایریە هەمومان ئەوە ئازانین. من قسەکان وەکو هێلکەی پاکراو بۆتانەکەم، دەوەرانی تێ ناخەم بەخوای 3 جاراتە داوای کچەکەت، یان ئەوە تا لە دڵپاکی خۆیەتی حەزەکا بێتە زاوای تو بە پیاوت ئەزانێ، یان 199 دڵی بە کچەکەتەوە بی دەرێ. بی دەرێ بە کچەکەت دەڵی کچم شوو ئەکای بێدەنگە، دەنگ ناکە، مەزەخە ناکە، لە ژێرەوە هیچ ناڵێ. بۆ نایدەیتێ؟ بۆ ماڵ خۆت کاول ئەەکەی کاکە؟ بۆچی وا ئەەکەی عیلەکەت لە بەریەکە وەشێتەوە 20 ساڵ ژیانێکی خۆشتانە بۆ کچ و کوڕ و باوک و زاوا و غەزوور ژیانێکی خۆش بە احترام لە ناو کۆمەڵگەیەکا دوای مودێک بە بۆنی کچ بە شودانێک و سەر خۆتەڵ ئەگری. بۆیە ئەبێ زۆر بە ژیری بیر لە مەسئلە بکەینەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ من تەرضەونە دینەه وەخولوقەه. جارێک کەسێک هاتە داوات بڵێ ئێمە مەشوەرەتی خۆمانەکەین، سەیری کچەکەت کە لە ڕێی دایکیەوە بزانە ئەگەر شتێک هەیە خۆی ڕازیە بڕۆ بپرسە بزا گەنجەکە ئەهلی نوێژە، ئەهلی خێرە، گەنجێکی بە ئەدەب و بە ئەخلاقە. ئەوەی دەرچوو ئینجا بزا هاوڕێکانی بدۆزەرەوە، بزا دەمەتەقەی چۆنە، پیاوێکە شەڕانیە، پیاوێکە تەبیعەتی خۆشە. ئەگەر زانیت ئەم مواسەفاتانی تایەکاکەوەی تر خۆت و مستەقبل بەدەست و نییە. مادام کچەکە خۆی حەز ئەکا بی دەرێ و دای مەزرێنە هەتا خۆت ماوی. چکەم ئەگەر خۆت مردی کچەکە دەکەوێتە دەست مامەی دەست خاڵۆی وەکو خۆت مشوری ناخوا. خۆ ئەگەر دایکیشی مرد ئافرەتێکی تر دێتە ماڵەکەی ئەگەر بە هەرزان بازاریش بێ هەر ئەیدا بەشوو بۆت. بۆیە ئەبێ ئاگات لێ بێ برای بەڕێزم. ئەمانە کۆمەڵەکەی سێکن لە ناو کۆمەڵگەی ئێمەیە، شایەنی ئەوەیە دەستی بۆ ببرێ. اینجا ئەگەر تۆ جەنابەت بە دوای مەعیشەت و پارە و مەنسەب و پلە و پۆستا ئەگەڕی، من ئەتوانم سوێن بخۆم بەڵام مکەلەف نیم ئەم سوێنەتان بۆ ناخۆم. ئەم مزگەوتە ئەگەر ئێستا دوای نوێژەکە ئیحسایی بکەین 105 ئەم مزگەوتە بە دەوڵەمەنی ژنی نەهاوردوو. بە مامۆستایبان ئەمین بەرەشۆ کە قسە بۆ جەنابتان ئەەکەم. هەمومان لە فەقیریا ژنمان هاورد، هەمومان خانووی خۆمان نەبوو، سەیارەمان نەبوو، ماڵی ڕێک و پێکمان نەبوو، قەرزمان کرد بۆ ئەوەی ژن بێرین. ئەلحەمدولیلا ئیسە ماڵمان هەیە، لاو دوێخانمان هەیە کوردەواری وتەنی، خانومان هەیە نەقلێ ڕەنگە دوانیشمان هەبێ. ئێبرام خوای گەورە ڕزق ئەدا. بۆیە خوای پەروەردگار ئەفەرمێ وەنکحوا الأیام منکم والصالحین من عبادکم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله والله واسع عليم. خوای گەورە ئەمر بە زەواج ئەکا، ئەمر بەوە ئەکا کچەکەت دا بمەزرێنی. ئەگەر کوڕەکەش فەقیر بێ خوای گەورە بە فەزلی خۆی دەوڵەمەنی ئەکا بۆ لەبەر ئەوەی قەراریان داوە زیناکار نەبن، داوێن پیس نەبن. وەلەو فەرموودەشا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەسەری ئەم ئایەتەشەوە هەڕەشەیە ترمان لێ ئەکا، ئەفەرمێ ئیلا تەفعەلوا تەکون فتنة في الأرض وفساد عريض.
برام ئەگەر زەواجمان کورت کردەوە کچەکانمان کرد بە قەیرە و گەورەیانمان کرد دوای ئەوە عەزیزەکەم گەنجێک ڕازی نابێ کچەکەی تو 30 ساڵە ماری بکە گەنجێکی 20 ساڵ و 18 ساڵ ڕازی نابێ بە کچێک کە وەها زانکۆی تەواو کردو 8 ساڵە مدەڕیسەیە گەنجێک بەمە ڕازی نابێ ئەبێ بیدەیتە کەسێک کە ژنی دووەم و سێیەمی هەبێ ئێستاکە مشورێکی کچەکەت بخۆ وەکو ئیمامی عومەر خۆی یەقەی ئیمامی ئەبوو بەکری گرت وتی کچەکەمت لێ مارە ئەکەم بۆیە ئەبێ وریا بیت ئاگدار و بێدار بیت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێن نەتان کرد فەسادێکی زۆر ئەکەوێتەوە هەروەکو ئێستاکە خوا بمان پارێزێ لە کۆمەڵگەی مسلمانانە فەساد و کوشتن و بڕین بە ناوەی شەرەفەوە و کۆمەڵێک کێشە ڕووی تێمان کردووە کە خۆشمانین بیما کەسەبەت ئەیدیکم خۆمان ئەوەمان کردووە بۆیە ئەگەر هات و هاوسەرگیری چاک بوو کوڕان کچانی باشیان مارە کرد و باوکانیش زۆر عەیبە بۆت و وەڵڵا عەیبە بۆت و خۆزگا من ئێستاکە کچێکی 20 ساڵمە بۆایە خەڵک منی تاقیب کردایەوە وەڵڵا ئەبوایە خۆم ئاڵتونەکەم بە قەرز بۆی بکردا هەروەکو ئەو کوڕم کە زۆر جار ئاڵتونەکەشی بۆ ئەەکەیت و سەیارەشی بۆ ئەکڕی بە خێوشت ناکە قەیچێکە ئەگەر 2 ملیۆن بدەیتە کچەکەت بڵێ زاواکەم نیەتی وەڵڵا سەربەرزیە بۆت و كنا له سترا من النار لروج قيامته كتشكا موعدكي او يكنيلي بشت جهنم بويا ئاگاد لێ بێ برام زۆر گرنگە ئینسانی مسلمان هاوشێوەی کوڕەکەی ڕێز لە کچەکەی بگرێ ئەگەر کچەکە دایەشوو 2-3 ملیۆن دینار جلوبەرگت خستە لاتەکی وەڵڵاهی بە قەدر و قیمەتە بێ لە لای زاوە بەڵام ئەگەر تۆ کچەکەت هەروە دەرکرد لە ماڵ و مەئیست کرد لە هەموو شتێک و بە سوکایەتی بەڕێت کرد حتمەن کوردەواری ئەڵێ ماڵی قەڵب سەر بە ساحێبێتی دوو لە ڕووی جەنابتان بۆیە داوا ئەکەم لە ئێوە داوا ئەکەم لە خۆم داوا ئەکەم لە هەر موسڵمانێک ئەم قسانەی پێگا بیکەن بە خاتری خوا گەنجانێکی زۆر سەرگەردانن بە هۆکاری بیرکردنەوەیەکی سەقەتی کۆمەڵی خەڵک کە وەها وەڵا مادام وا هەستەکەم دڵی بە کچەکەمەوە نایدەم ئێستاکە دوای ئەوەش بزانن کۆمەڵێک کۆمپانیا دروست بوونە بەناوەی مافی ئافرەت و مافی مرۆڤ بەس بۆ لێدانی کۆمەڵگە پێش ئەوەی ئیشت بگاتە شوێنە خەتەرەکان پێش ئەوەی کچەکەت لە ماڵ ڕابکە پێش ئەوەی کوڕەکە بێ هەڵمەت بەرێ لە بان دیوارەوە کچەکەت بەرێ وەکو پیا وەکو باو باپیری خۆمان چۆن لە دەرگەوە کچەکانیان بە شەرەف و بە کەرامەتەوە بەڕێ کرد بە ئاوا